فەرمو برا فەرمو ئێستا ئەو برایە هاتە بەردەرکەی دەمەوێت زیاتر ڕانەوەست فەرمو کاکەجان. عليكم السلام ورحمة الله وبركاته. سلام فرمو أو برا عزيزة هات إداري فرمو والله من عمليات كنت لكن زنابت أو رجع أو كم ده هنا هيك مشكلة من ولا خوي بس زادي زور مرتاح هم دست خوش بي زور سباس تكم مهرباني كده بيني زور خستخاني شباك وخاوينا بيشتر عملياتكم كنت ولا خستخاني كناوي ناينم أيش خصوصي بو أهلي وهي بروستات بو بس إيرا لتساوي دقات فرقية باكو خاوين تير خواردنی سێجەمە خواردنی دەدان ئەو شتانە خزمەت کردنی باشترە یعنی زۆر سوپاسان دەکەم. ئەمە لە خزمەت داینە ڕێزی دکتۆر ئەمە چاوە جوانەکان شتی جوان دەبینن ڕێستە ئەو خستەخانەی هەز دەکەی خستەخانەی خۆتە بالفعل هیچ فەرقی پێ ناکەم ماڵم هەر لە ڕۆشنبیری بە خۆم هەر حەزم کرد بێمە ئێرە و پرسیارشم کرد گوتم شتێکی وایە لە برادران گوتیان دکتۆر دلێر زۆر دکتۆریشی بەڕێز و باش و یارمەتی خەڵکی دەدات بالفعل ئەو عملیاتی ئەمن کردم هەردوو لام کرد فتق بوو ئەو لا ڕاست و چاپ هەر لای بە میلیۆنەکە لە دەرێ ئەو بە 450 لە بۆ منی کرد ماڵی ئاوابی و سوپاسی دەکەم خوا خێری بنووسی. هەز دەکەی میهرەبانی شتێکی جیاوازە پرسیار دوونێکە یەک لە دکتۆرەکان بە ئەوە لۆ باز بکەم لەناو پێیژی دکتۆران نووسیبی دکتۆر دلێر دینی ئیستیغلال دەکەم یعنی استقلال یعنی فێر لێکەچی بکەم ئەمن یعنی ئەو های نووسی بوو پۆستی نووسی بوو دەگوت ئەمن وام دەزانی دکتۆر پیا کەسێکی باشە بەڵام ئەو دینی استقلال دەکات استقلالکردنی یعنی ئەم فێر لێکەچی بکەم باشە ئەمن چاکەی دەکەم لەگەر خەڵکییان فێر لە خەڵکی دەکەم چاکەی دەکەی بالفعل کە باسییان کرد ئەو چاکەی کە باسییان دەکە برادران نەک یەک و دوو لە چەند کەس پرسیارم کرد هەمووی بەتی جەنابیان دەکردیان گوت ئینسانشی بەدین ئینسانێکی بەڕێز متواضع یعنی ئەو شتانە و بالفعل کویان باسی تویان کرد هەموو قسەکان ڕاست دەرچوو یعنی دەمەوێتن ئەو دکتۆرەی تێبگاتن ئیستیغلالکردن ئەوەی ئەمە فێر لێکەشی بکەن مەسەڵەن ئەوانەی کە خاوەن پشکن دەرێن کاکە وەرە ئەم پارەکە دەدەمەوە ئەگەر ناڕازی بەو وەزعەیە یعنی ئەگەر قازانجی ئەمە دەرێن قازانجی کەم خێری زۆر ئەمە بدەئیمە ئەوها لە ئەوەلیەوە مانگۆتیە فێرمان نەکردیە هەزار ڤیدیۆم هەیە شەرحم کردیە قسەم کردیە بۆ پارەکەی زامن و ئامنە تێدەگەی ئەوەی نایەوە شەراکەت بکە بابێ پارەکەی دەدەینەوە بڕواتن چی لێ بکەمیانی بەس ئەو بێ پشکەی بکری برێ لێ دەبی قازانجی زۆرم دێوم ئەو دەکە ئەو غەدر لە من دەکا وەنیە ئەوە یەک دوو ئەمن نەخۆش دێتن دەمانەوێ دەرێن مەبدە ئەکمانێ دەرێن لەبەر خاتری عزەتی هەژاران یارمەتی دەورەماندان دەدەین دوایە کە من هەر نەخۆشش عملیاتکەم پرسیارێکم دەرم کرێتیان نا چکە کرێتی بوون یەکێک پارەی زۆری هەبی ناوێت کرێتی بیتن تێدەگەی یعنی 1990 في كل قاعدة شواسەیە بەڵام ئەمن زۆر ئەو پرسیار دەکەم کاکە تو کرێتیان نا ئەو پرسیارم لە تو کرد ئەمن لە هەموو کەسێکی بزانە یعنی لە هەموو کەسێکی پرسیارە کرێتی ئەتوو کە چکە دەمەوێت کاتێک کە پارەکەی دەنووسم بزانم وەزعی مادی کووە ئەم جارێکیان دکتۆر گوتی لێ دەپرسی لێ مەپرسە ئەو پرسیاری مەکە گوتم کاکە ئیکۆنۆمیک ستیت لە هیستری هەیە ئەوە طب ئەوەی ئەم بازەکەم علمە لە کتابی دەیەوە چی نەخۆش معالەجە کرد لێ بپرسە وەزعی مادیت کووە چونکە حەسب وەزعی مادیەکەوی ئەتوو دەبێ یارمەتی بدەی گوتی ئەگەر نەپرسی ئەتوو زەمیرت ئەزیەت نادا یەکێک فەقیریش بێت تو چی شتەیە ئەتویش پارەی خۆت وەردەگری بەسەد برێ ئەوشی ئەوەن دوێنێ مەپرسە ئەتوو وەزعی مادیت کووە مەخر کاکە لە هیستری کە لە مەرحەلەی سێ کولی طب خوێندیتمان دەرێ برێ ئیکۆنۆمیک ستیتت کووە وەزعی مادیت کووە پرسیار دەبی لە نەخۆشی بکەی وەزعی مادیەکەت کووە چونکە تو دەبی بزانی ئەوەی دکتۆر وایە نازانی لە دەوروبەر مەسەڵەن دەرمانە کلۆ بنووسم لە هەولێری هەر وجودی نەبی ئەوە ناکە دەرمان نووسی دکتۆر هەیە دەرمانی دەنووسیتن کابرا 50 سەیدەلێ دەکە دەرمانەکەی بەدەست ناکەوی ئەدی ناوی تو بزانی چ هەیە لەو بازاڕی لەو سەیدەلیانە دەبی ئەگەر لە دنیای بیتن وەنیە دەرمانێکی لە کتابی خوێندی تۆ دەنووسیەوە علاجی تۆ کابرا دەگەڕ 20 سەیدەلێ دەکە دەرمانەکە هەر نییە ئێوە ناکە دەرمان نووسی ئەوە واقع خوێندنەوەی نییە یان کابرا دیناری لە بەرچینی هەموو شمەکەکەی بای 20,000 دیناری نییە دەرێ عملیاتەکە لۆ دەکەم بە 20 میلیۆنی 20 میلیۆن لە چێ بینیتن بژمیری 20 میلیۆنی نییە